تەوەری یەکەما کچە شێوەکارێکی کورد بەهرەمەندی کورد دەستڕەنگینی کورد میوانی کورسات مەگەزینە کە ئەو هەرچەندە لە کوردستان ناژی بەڵام بە کارە هونەریەکانی بە وێنە جوڵاوەکانی بە نەخشاندنی تابلۆکانی کوردستانی نەدڵیدا هەڵگرتووە و کەلتور و جوانی کوردستان لە تابلۆکانیدا ڕەنگی داوەتەوە ئەینەخشێنێت. سۆنیا ئەحمەدمان لەگەڵا لە سکۆتلەندەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خات و سۆنیا سڵاوت لێ بێم کاتەوەش. خات و سۆنیا سڵاوت لێ بێت. سڵاو لە ئێوەشم کاتتان باش. سڵاو لە تۆش بێت خات و سۆنیا سەرەتا بە پرسیارەکەمان بۆ بکەین کە دەستپێک و دەستپێکردنی کاری هونەری چۆن بوو؟ لە ڕاستیدا لە تەمەنی 7 ساڵی و بەردەوام وێنەمە کێشایی بیرم بێ 20 ساڵێکە هونەرە هاوڕێی من بۆ بەڵام لە 7 بۆ 8 ساڵی ڕابردووە خوێندومە بۆ بەشی هونەری خوێندومە بە بەردەوامی لەبڕی خولایەکی زۆرم هەبوو بۆی زۆر هەستم بە مرتاحەیەگرت کە وێنەمە کێشە لە لەندەن کە ئەو هەلم پێبەخشرا بێم لە دەروی وڵات پەرە بە خوێندنەکەم بەم لە زانکۆی گۆڵدسمس زانکۆیەکی هونەریە بەکەلۆریسم بەدەستێنە لە بواری هونەرە ئەنجا هاتمە سکۆتلەندا ساڵێک ماستەرم خوێند لە بەشی فەلسەفە و هونەردا و ئێستا دووهەمین ماستەرمە خوێنم لە بەشی شیکاری دەرونی هونەردا بەڕاستی لەبەرەوەی کە هەلەکەم بۆ ڕەخساوە ئەتوانم زۆر بەوردی لە بابەتەکە بکۆڵمەوە پێم خۆشە لەگەڵی بڕۆم بە هەموو شێوەیەک. دەست خۆش بێ خات و سۆنیا ئەمە دەستخۆشی و لێ ئەەکەین پێم مامڵی لەگەڵەوەی کە لە دەرەوە ئەژیت بەڵام هەمیشە هەوڵ ئەدەی لە کارەکان تا لەو تابلۆیانەی کە ئەینەخشێنیت بە تەواوەتی کوردیانە بێت و کللتوری پێوە دیار بێت کللتوری کوردی. بەڵێ کە تۆ لە دەری وڵاتەکەت ئەژی لە ناو کۆمەڵێ قومی جیاوازدا زیاتر هەست بە گرنگی شوناسی نەتەوەیەکەی زۆر زیاتر درکی پێەکەی کە منیش لێرە هەست بە شوناسی نەتەوەی یەکەم بە تایبەت لە کاتێکا کە بەردام لەژێر هاوشین زۆر گرنگە بۆ من هەست بە بەرپرسیارەتیەکەکەم بەرامبەر بە کولتوری کوردی بەرامبەر بە نەتەوەکەم ئەمە زۆر بە جوانی بتوانم و بەرپرسیارەتێ بەرمەسەر لە ڕێگەی ئەو هونەرەوەی کە منێکم. بەڵێ خات و سۆنیایەکێک لە کارە سەرەکیەکانت لە تابلۆکان تاکە تابلۆکان تاکە نێخشێنیت و هەروەها تابلۆ وێنە جوڵاوەکانیشدا یەکێک لە کارە سەرەکیەکان جلوبەرگی کوردیە کە زۆر ڕەنگی داوەتەوە هەروەها هەڵپەڕکەی کوردیە و جلوبەرگێکی کوردی جوانیش لەبەر کردو بۆ ئەم بەرنامەی دەستخۆشیت لە یەکەین ئەمە حەزی خۆتە یان ئەتەوێت چی بگەێنیت لە ڕێم تابلۆیانەوە؟ ئەمە ڕەمزی نەتەوەییە بۆ من جلی کوردی لەبەروی وێنە زمانی نییە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو نەتەوەیەکە ئەمە لە ڕێگەی جلی کوردیەوە ئەویان بشان بە شتێک سەرنجم ماوە ئەو وێنانەی کە دروستێکم هەموو جلی کوردیان لەبەرەوەیە بەس کە کەسانی کە بەکارێنەوە بۆنونە بە گۆرانی عەرەبی و بینیومە بە تورکیەوە بە فارسیەوە لە سەر مۆسیقای ئینگلیزی بینیومە ئەو وێنەی دروستم کردووە کە ئیلوستریشنێک کە ئافرەتێکە جلی کوردی لەبەرە بەڵام گۆرانی و شتێکی نەتەوەی کە خەنەسەری بۆ من زۆر جێگی خۆشحاڵی لەبری ئەوەی بیبینێ یەکسەری ناسێتەوە ئەمە ڕەمزی جلی کوردیە. زۆر باشە خات و سۆنیا پێم مامڵی لە ئێستاە خوێندکاری ماستەریت لە شیکاری دەرونی بەڵام لە ڕێگەی هونەرەوە کەواتە ئەکرێ بڵێن هونەر خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە لایەنی دەرونی مرۆڤەکانیش ئارام بکاتەوە؟ بێگومان زۆر بێگومان ئەوەی من ئێستا ئەیکەم لەوەتەی کە زۆر لەم بوارە قوڵ بوومەتەوە سەبارەت بە شیکاری دەرونی و هونەر هەموو هەفتەیەک دوو وێنەی کولتوری کوردی دروست دەکەم بە دوو گۆرانی کوردیەوە کە ئەوەش بەشێکە لە شیکاری دەرونی ئەو فریکونسیانی نێرێ بۆ دڵمان بۆ مێشکمان لەگەڵ هونەری جوڵاوی کوردیدا جۆرە ئارامەیە کە بەخشێ پێمان جۆرە مرتاحیەک تاتێ زۆر مەستم بۆ ئاتۆ بەرداوام کاڵێن ئەمینە ناو پیجی ئینستاگرامەکە تۆز بە مرتاحیەکەین هەست بە خۆشبەختیەکەین بە هەست بە شانازیەکەینەوە بۆ من زۆر جێگەی دڵخۆشێکە بتوانم بە بچووکترین شتیش بێ ئاوایی کەمێک خۆشبەختی بم بە خەڵکو بە بەرامبەرەکەم. بەڵێ دەست خۆش بێت خات و سۆنیا تەنیا بە نەخشانی تابلۆکانەوە نەوەستاویت بە نیگارکێشانەوە ناوەستاویت بەڵکو کاری دیجیتال ئارت و کاری مۆدرن و تەکنەلۆژیات تێکەڵ بە کارە هونەریەکانت کردووە باسێکی ئەم کارانەمان بۆ بکەیت ئەمەش یەکێکە لە کارەکان لەسەر شاشەکەیە. ڕاستەکەی زۆر پێم خۆشە گۆرانی کوردی موزیکی کوردی لەگەڵ هونەری سەردەمی ئێستادا تێکەڵ کەم بێکەوە لەبری ئەزمونێکی زۆر هەستیار دەکات بۆ بینەر من پێم خۆشە هەموو ڕێگەکانی هونەریش بەردەوام ئاگادار بم
NFTم کردووە لەگەڵ زیرەکی دەستکرد کارم کردووە بە دیجیتال بە ئەنیمیشن بە 3D بەڵام بەردەوامیش فیزیکل پینتینم کردووە لەگەڵیا تەنانەت یەکێک لە وێنەکانم بۆ نردوون ئەوەی ئاگری نەورۆز ئەوان کە چرخی پێوانی ئاگرەکە دەرەکەوێت کە گەرمی لێ دوور بێ دووبارە تاریکەوێتەوە لە ڕێگەی زانستە ئەوانە فێر بووم بەس حەزەکەم هەموو ڕێگەکانی هونەر بدۆزمەوە هەر شتێک بتوانم بەکاری بهێنم بۆ ئەوی وێنێکی کوردی پێ دروستکەم وێنێکی تاکی کوردی پێ دروست بێ. بەڵێ کارە دیجیتاڵیەکانە دوێنە جوڵاوەکان لەسەر بنەمای تابلۆ کێشراوەکانتە یان پرۆسەیەکی جیاوازە؟ پرۆسێکی زۆر جیاوازە. هەندێک جار ئەم تابلوانی کە دروستم کردوون ئەنجوڵێنم بەڵام ئەمانەی کە زیاتریان کەم هەفتانە ئەمانە لەسەر بەرنامەی پرۆکریت دروستیانەکەم هەمووی ئەلکترۆنیە بە دەست نەکەشراوە. زۆر باشە خات و سۆنیا باسێکمان لەوە بۆ بکەی یەکێک لە کتێبەکانی نووسری گەورەی کورد بەختیار عەلی دیزاینی بەرگی کتێبەکەت بۆ کردووە ئەگەر باسێکی ئەوشمان بۆ بکەیت. بەڵێ بە خۆشحاڵی و من زۆربەی هۆنراوەکانی بەختیار عەلیم کردووە بە وێنە لە پێیجی ئینستاگرامەکەمان هەیە بەڵام ئەو هەلایان نامێت کە بەرگی یەکێ لە کتێبەکانی بۆ دیزاینکەم بەڕاستی زۆر پێی خۆشحاڵ بووم توانیم لەگەڵ ناوەڕۆکی کتێبەکە وێنەکە ڕێک بخەم لەلایەن ئەفسانە پرێسەوە ئەو کارەمان کرد ئەوە بۆ من زۆر جێگەی خۆشحاڵی بوو زۆرترین هۆنراوی شێرکە و بێکەس و بەختیار عەلی دروستەکەم و بەردەوام ببێنە. بەڵێ خات و سۆنیا کاتێک کەسێکی بیانی لەو شوێنەی کە خۆتی لێ ئەژیت بینەری کارەکانی تۆ بێت ئەتەوێت چی لەبارەی کورد و لەبارەی کەلتوری کوردیەوە بزانێت؟ پێم خۆشە یەکەمی شت ڕەمزی کوردیە بینن کە جلی کوردیە بینن پێیان لە ڕێگەی هونەرەکە ئەتوانم پێیان ڕاگەێنم لە کولتورەکەی خۆمیان پیشان بم نەتەوەکی خۆمیان پیشان بم من وێنەکانم تەنها لێرە لە بەریتانیا نیە لە کۆیە وێنەم هەیە لە کالیفۆرنیا هەمە لە ئەڵمانیا هەمە لە فەڕەنسا هەمە بەردەوام بە ئینتەرناشناڵی وێنەکانم کڕاونە تۆلێن بەڵام زیاتر کەسانی بیانی بوون وێنەی کانێ لە مکڕۆ کە کەسانێکی تیا جلی کوردیان لەبەرە و بەردەوام چیرۆکەکانیشیان پێ ئەڵم کە وێنەکانم لێوەرەگرن بۆ ئەوەی کە ئەوانیش کەسێکێ بۆ سیرکردنی وێنەکە پێیان بڵێن بەڵێمە وێنێکی کوردیە لەلایەن هونەرمەندێکی کوردەوە کراوە ئەمەش کوردستانە و ئەمەش نەتەوەکەمان و کولتورەکەمانە. زۆر باشە خات و سۆنیا پێمان بڵێ لەگەڵ ئەوەی کە تابلۆکانە کێشیت تا چەند گرنگە و ئەتوانێت لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی تابلۆکانەوەکو خۆت ئاماژەت پێکرد بتوانی پەیامەکان بگەێنیت بتوانی کورد بناسێنی بە هەموو جیهان لەڕێ ئەو کلتورە جوانەی کە هەمانە. ڕاستی شونازی نەتەوەی زۆر گرنگە بە تایبەت بۆ تاکی کورد لەورێمە بەردام لەژێر هەڕەشاین و زۆرترین دوژمنمان هەیە زۆر گرنگە هەر تاکێک لە لای خۆیەوە زۆرترین پەرە بە خۆی بە کارەکەی خۆی بە لەبرێوش خزمەت بە نەتەوەکەیەکە. منی ژەمەی لە ڕێگەی هونەرەوە بتوانم زۆرترین شت کە بیبەخشم بە نەتەوەکەم بیکەم زۆرترین لێرە فێر بم لە وڵاتانی دەرەوە فێر بم و زۆرترین بەمەوە بە نەتەوەکەی خۆم و بە هەمان شێوە هیوادارم هەموو گەنجانی تر و هەموو کەسانی تر هەموو هونەرمەندانی کە شونازی نەتەوەی بەکاربێنن لە هونەرەکانیانە بۆیە بە جیهانمان بناسێنن. باشە ئێستا وەکو پرۆژەی هونەری وەکو کاری هونەری وەکو تابلۆ ئەوانی کەی نەخشێنیت و هەروەها و تابلوانی کە کاری دیجیتاڵی لەسەرەکەیت چ پرۆژێکت لەبەردەستە؟ کۆمەڵی پرۆژەی زۆرم لەبەردەستە ئێستا کار لەسەر وێنەیەکی 4 مەتریەکەم لەسەر ئەفرین زۆرترین تەکنیکی وێنەکێشانی تیا بەکار هاتووە ئەمەوێ ئەوە تەواوکەم و هەروەها کار لەسەر کۆمەڵێک کارکتەری کورد ئەەکەم ئەوانەی کە خزمەتیان کردووە بە کولتوری کوردی بۆ ڕێکخراوێکە و هەروەها بەرگی دیزاینی بەرگی کتێبەکەم بۆ کتێبە کوردیەکان. زۆر باشە خات و سۆنیا لەگەڵەوەی هەندێک جار کە دووری لە نیشتیمانەکە دووری لە خاکەکە توات لێ ئەکات هەندێک جار کاتێک کە تابلۆکان بنەخشێنیت هەز بە غەریبی بکەی هەز بۆ بکەی کە بیری کوردستانەکەی بیری ئەم کەلتورەکەیت؟ طبعاً بێگومان خۆشەویستی نەتەوە کەش دوات لێکە تۆ بتوانی هونەرێکی ئاوایی بەرهەم بێنیت لە بەرەوەی
کاری هوەری بە تایبەت وێنە کێشان کاردانەوەی ناخە کە تۆ دروستێکی هەمووشی لە بەر خۆشەویستیە بۆ وڵاتەکەت بە تایبەت کەلەی دووری زیاتر درک بە قەدری زانیت و پێزانین تەبێ بۆ نەتەوەکەت من بەردەوام بیریەکەم و بەردەوام حەزەکەم پەیوەندیم هەبێ لەگەڵ کوردستان و هاتوچووی لێ بکەم زۆر باشەکەواتە پلانە نییە بەم زوانە بگەڕێیتەوە و فستیڤالێک لێرە بکەی پێشانگای بکەیتەوە بۆ کارەکانت؟ بێگومان دایمە پلانم هەیە هەر کاتێ بۆم بگونجێت من یەمەوە بۆ کوردستان ساڵانە سەردانم کردو و هەموو ساڵێکیش کاتوم ئیشێکم کردووە چەند ساڵێک لەمەوبەر وەرکشۆپێکم کرد لەگەڵ خانمانی یەزیدیە وەرکشۆپێکی هوەری بوو ئەوە زۆر باش بوو زۆریان لێوە فێر بووم بەردەوام ئەکتیڤیتیم هەیە لە کوردستان بە خۆشحاڵیەوە باشە خات و سۆنیاوکو پێشانگای تایبەت بە خۆت یان پێشانگای گشتی تایبەت بە کارەکانت کە لەگەڵ هونەرمەندانی ترە لە پێشانگایەکی گشتیە بەشداری بکەیت لە چی پێشانگایەکە بەشداریت کردووە ئەگەر لە ناوخۆی کوردستانە بە یاخود لە دەرەوە بێت؟ لە زۆر پێشانگای بەشداریم کردووە تازەترینیان لە تۆکیۆ ئینتەرناشنال ئەکزیبیشن هینی جیهانی بوو پێشانگای جیهانی بوو لە تۆکیۆ مەترۆپۆلیتان میوزیەم بوو 2 ساڵە لەسەرێک بەشداریم کردووە لە فەڕەنسا بەشداری فستیڤاڵی هوەری کوردیم کردووە لە بەریتانیا لە زۆربەی شارەکانی بەشداری پێشانگا بووم لە کوردستان جارێ بۆم نەڕەخساوە بە هیوام بتوانم لێش بەشداری پێشانگاکان بوو پەیوەندی دەگەڵ هونەرمەندانی ترا چۆنە ئەگەر لە دەروی کوردستان من یاخود لە ناوخۆی کوردستان بن؟ زۆر باشە بەهۆی ئەو فستیڤاڵە هوەریانەیە کرێ لە وڵاتی جیاوازەکان لە بەریتانیا لە فەڕەنسا لەبێ دایمە هەلێک بۆ من زۆرترینیان بناسم پەیوەندیەکی باش و پتەوم هەیە لەگەڵ هەمویان بۆیە هەلی زۆر باش و گونجاویشم بۆ ئەڕەخسێ لەلایەن ئەوانەوە زۆر باشە خات و سۆنیا بەشێک لە کارەکان دیجیتاڵیە کەواتە تا چەند گرنگە کە ئێستا ژیری دەستکرد هەیە و بەڕێزیشت کار ئەەکەی لەم بابەتەشا لە ژیری دەستکردی شاتێکەڵی بکەی بەکارەکە تا چەند گرنگە سوودی لێوەربگرێت بە تایبەتی لە کارە هوەریەکان و تابلۆکێشان بەڕاستی لە پێشە ژیری دەستکرد بە هەڕەشە بینی هونەرمەندەکان بۆ سەر کارەکانیان و دێتە سوودێکی نییە کە بتانی وێنێک بە 2 سانیە دروست بکرێت کاتێک من دوومانی پێوە تەرخانەکەم ئەوە شتێکی ناخۆش بوو بەلایەنەوە بەڵام بە پێچەوانەوە من پێم وایە استیفادێکی زۆری هەیە یارمەتێکی زۆرمانەیە من لە ماوەیە لە ڕێگەی ژیری دەستکردەوە زۆرترین کلیپم دروست کردووە بۆ گۆرانێک کوردیانەی کە وەکو چیرۆک وایە یەکە لەوانە باخچەی پاشا بوو لە نزیکانە کردمێک هەندێک لە هۆنراوەکان ئەتوانی لە ڕێگەی ژیری دەستکردەوە کورتە ڤیژۆڵێک دروست بکەی بەرچاویەک دروست بکەی کە لەوانەیە بەدەست هەندێک جار بۆت نەکرێ و گرنگە سوودی لێ ببینی بە هەموو شێوەیەک من وەکو وێنە کێشێک لە ڕێگەی ژیری دەستکردەوە زۆر فکری خۆم کە هەمە ئەتوانم پلانی بۆ بکەم لەوێوە داڕێژم زانم چۆن دەرەچێ ئەنجا بە فیزیکلی پینتینە وێنەکە دروست بکەم زۆر باشەکەواتە ئەتوانین بڵین لە پاڵکارە هوەریەکانیشت کە تابلۆکێشانە هەوڵت داوە گۆرانی کوردەکانیش دووبارە زیندوو بکەیتەوە؟ بەڵێ بێگوماند ئەوە بۆ من وەکوتم زۆر جوانە کە گۆرانی کوردی و هوەری سەردەمی پێکەوە تێکەڵ بکەیت ئێحساسێکی زۆر جوان دروستەکە لە حەز بە گۆرانیە کولتیرە کۆنەکانەکەم زیاتر لەبەری هۆنراوەکانیان وەکو چیرۆک وایە ئەتوانم بەرچاوێکی زۆر جوانی بۆ دروست بکەم کە لەگەڵ هۆنراوەکە بگونجێت بەڵێ خات و سۆنیاوشمان بیر نەچێت بە شێوەیەکی کەلتوری پۆستەری فیستیڤاڵە کوردیەکانیش ئەنەخشێنیت باسێکی ئەوەشمان بۆ بکەیت کام فیستیڤاڵانن کە تۆ کارت بۆ کردوون؟ فیلم فستیڤاڵی لەندەن 2 ساڵ لەسەرێک من پۆستەرەکانم بۆ دروستکردن فیلم فستیڤاڵی لۆس ئانجلس لەگەڵ فیلم فستیڤاڵی هۆڵەندا هەر سێکیان من پۆستەرەکەم بۆ کردن لەم نزیکانە بۆ ئامێدیش یەکەم دەست خۆش بێت دروستکردنی ئەم پۆستەرانە کارێکی جیاوازترە قورسترە لە کێشانی تابلۆکانت کە خۆت دابنیشی بە هەستەوە خەریک تابلۆیەک بکێشیت؟ بێگومان تابلۆکان هەستی خۆمە دەریە بڕم بەڵام کێتە سەر پۆستەری فستیڤاڵ گرنگە گوێم لێیان بێت گوێم لە دایرێکتەرەکان بێ بزانم فیلمەکان ناوەڕۆکەکان چییە ڕای گشتی وەرگرین کارێکی بە کۆمەڵە زیاترێکین هەمویان ڕای خۆیانەن و لە کۆتای منە بێ هەموو ڕاکانیان وەرگرم و بەرچاوێکیان بۆ دروست بکەم کە ئەم پۆستەرە چۆن دەرەچێ زۆر جار ڕایی جیاوازە وترێ
ئەبێ من بڕیار بم بزانم کامە باشترین و جوانترین شێوە دەرەچێ بۆ پۆستەرەکەم. خاتو سۆنیا و تابلۆی پشتی خۆت کاری خۆتە؟ بەڵێ باسی تابلۆمان بۆ بکەیت. ئەم تابلۆیە بۆ پێشانگای گۆرانی شاعیر کردمان. تابلۆکی زۆر گەورەیە لەسەر هۆنراوەی ئێمە ڕۆحینیان ڕۆحمان ئێمێ لەسەرەوە دروست کراوە باس لە مان و نەمان و هەبوون و کات ئەکات. بەڵێ دەستی خۆش بێت خاتو سۆنیا پەیامی بەڕێزت لە کۆتاییە ئەگەر شتێکت هەبێ بتەوێت پێمانی بڵێیت. حەز ئەەکەم داوا لە هەر کەسێک بکەم هەر تاکەی کورد بکەم هەموو هەلێک وەرگرن بە هەموو شێوەیەک گەشە بن بەو شتی کە تیا باشن هەتاوکو من زیاتر پەرە بەخۆیان بن وای وەک بڵێ پەرە بە نیشتیمانەکە و بنەتەوەکانێن و زیاتر ئەبەخشنەوە بنەتەوەکەن. زۆر سپاس دەکەین خاتو سۆنیا ئێمە ئاشانازیت پێواکەین کە کچە کوردێک لە دەرەوە توانیوێتی بۆ بەهرەیە کە هەیەی بۆ دەست و پەنجە ڕەنگینەی کە هەیەی تابلۆکانی بنەخشێنێت و پەیامی کورد بە هەموو جیهان بگەنێت. زۆر سپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی زوومەوە لەگەڵمان بوویت و دووبارە سپاس ئەەکەین بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس. دەستان خۆش بێت. سپاس بۆ تۆ. زۆر سپاس.